طبعا طوربون خوي دايك وباك نمنا بن بو منال يعني هل سكوت يعني جوان بي لغل منال حتى كويس لا سيم كاتوا بله دايك وباك مثلا قال خويا طوربن ابن على كشير طورها بعصبيه باشا او شتان زور جرينجا والله دايك هي كنترول خويني يعني كنترول ناتوام كا وقت دبيني بشوازك لما على كي دركا اللي دديان اشتكي لك پاشان پەشیمانە بێتەوە باشە بێگومان بەڵام ئەو بەکەڵک نایە تۆ ئیشی خۆت کرد و زەرەری خۆت لە مناڵەکەدا بەو فێری شتێکی کرد فێری شتێکت کرد کە عەسەبی بی و لێ بدەی بەڵام ئەتوانی لەو کاتانە مەثەن دەبینی مناڵەکەت عەسەبی بوو خۆت دوورخێتەوە لەو شوێنە بڕێک هەناسەی قوڵ وەرگری هەناسەی قوڵ وەرگی پەلە نەکەی ئەگەر ئەو شتانت کرد ئەو یەک دوو خۆتوەیەت کرد مناڵەکەش بڕێک هێ من بووە عەسەبی نەبوو ئەو وەختە ئەتوانی مناڵەکەش لاسەی دەکاتەوە وردە وردە دەبینی مناڵەکە زۆر باشە و طەبیعیە مهم ئەو کەسە ئەو دایکە ئەو باوکە بتوانێت کۆنتڕۆڵی خۆی بکات بتوانێت لە حاڵەتێک کە زۆر زۆر عەسەبی تێدا بوو یان حاڵەتێک دەبین دەوێت شتێک بکات خۆی دوورخەتەوە کە خۆی دڕخستەوە هێ من دەبێتەوە هەناسەیەکی قوڵ وەرگێ هێ من دەبێتەوە بە خۆی دابچێ دوای دەبینی شتەکە ئارام بۆتەوە ئەو وەختە تەسیرەکە سەر مناڵەکەی زۆر گرینگە کە دایک و باوک بتوانێت خۆی کۆنتڕۆڵ بکات پێش ئەوی بچێتە لای منداڵەکەی کە منداڵەکەی هەڵەیەکی کردووە نابێ پەلە بکە لە هیچ شتێک یعنی دائما بە ئارامی بێت حتى لە قسەکردن نابێ پەلە بکە لەگەڵ مناڵی ئەو جار بیخێنێتەوە قسەکەت ئەو جا قسەکەت دەربڕێ بۆ مناڵەکەی ڕێک یانی چکە هەندێک قسە هەیە و هەندێک هەڵسکەوت هەیە مەسان دەبینی ڕەتفعل ینی ئەتوو لێ دامنیش لێ دەدەم ئەوە نابێ ئەوە نابێ و غەڵەتە زانم دەڵێن ئەگەر تو هەر زلەت لە منداڵەکەیدا ئەو چەند خانە لە مێشتە و منداڵی دەمریتە یعنی تەسیرە کاتە سەر دەرونی مناڵەکە لێدان ئەوشتان تەسیرە کاتە سەر مناڵ پێی ناخۆش و بە تایبەتی هین هی باوک هی دایک نا هی دایک بڕێک فەرقیە لێدانی دایک فەرقیە لەگەڵ لێدانی زانم ئیباب زیاتر کاریگەری دەبێت باوک زۆر زۆر بەقوترە لە هی دایک هی دایک مەثەن ئەگەر مناڵەکە تۆڕەش بێت لەسەر مناڵەکە یان لێیدا گوێ لێ نییە مناڵەکە دەگەڕێتەوە هەر دەگەڕێتەوە بۆ لای دایک بەڵام باوکەکە مەثەن ئەگەر هاتو تۆڕە بووی عەسەب هەڵسە کوێچێکی ناشرینی هەبوو ئەوە لە مێشکی ئەمێنێ حتا گۆرا بێ لە مێشکە بووم جارێکی ئەو بەڵام بەحسی بە دایکی ناکە چونکە ڕەبتێکیان هەیە ڕەبتێکی عاتفیان هەیە لە بینی دایک و باوک یعنی کۆنتاکتێکی بەقوتیان هەیە لەگەڵ یەکتری یعنی ناتوان لە یەکتری عاجز بن باشە ئەو هەر ئەو شتێکە باس مثلەن باوک زیاتر کاریگەری دەبێت لەسەر منداڵەکەی ئەگەر لی بدا ئەگەر قسەی ناخۆش پێ بێ و ئەو شتەش بە هەمان شێ بوون لەگەر باوک مەسەلەن ئامۆژگاریەکی منداڵەکەی بکە زیاتر کاریگەری دەبێت لە دایکەکە یان ئەو بە پێچەوانەوەیە باوک ئەبێ هینە یعنی وەکو چۆن بێ شوێنێک بێ کە منداڵ بڕوا بۆی کە منداڵ ئارامی لێ ببینێ ئەبێ دەوری باوکوا بێ و دەوری دایک ئەبێ بە قۆت بێ ئەبێ بەهێز بێ ئەبێ بەرامبەر مناڵەکەی بەهێز بێ بە قۆت بێ یعنی قووەتێک بداتە ئەگەر تووڕەش بێ عەسەبی بێ ئەبێ مناڵەکە شوێنێک بدۆزێتەوە بڕوا بۆ ئەو شوێنە خۆی بشارێتەوە لە دەستی دایک باوکەکەیە باوکەکە نابێت دەوری دایک ببینێ دەوری دایک ئەبێ بە قۆت بێ ئەبێ وا خۆی پیشاندا کە بە قۆتە بەهێزە دکتۆر وابزانم ئەو شتە بە حەکسەوە بە پێچەوانەوە بڵاوە کە دەبێت دایک نرمونیان بێ و عەتفی زیاتر بێ و باوک دەبێت سامی هەبێ و بە قۆت بێ و منداڵی بترسێ ئەوە دوای عمرێکە ئەوە دوای مەسەن کە ئەبێ بۆ شێوەیە ئەبێ فێریکە بەڵام لە ڕێگەوە ئەبێ یەکەم دایک بێ دایک بە قۆت بێ تاکو کۆنتڕۆڵی ماڵەکە بکە کۆنتڕۆلی یعنی دایک زیاتر لەگەڵ مناڵەکانتی وەکو باوک دامن لە دەرەوەیە بەڵام 24 ساعت دایک لەگەڵ مناڵەکانە دایک خۆی ئەبێ کۆنتڕۆل بکە ئەگەر کۆنتڕۆل لەژێر دەست نەبێ
ئەو مناڵانەش کۆنتترۆلیان نامێنێ بێگومان، بەڵام بێگومان. باوکەکە لە درەوە بەڵام کاتی مەرحەلەیە کە تێپەڕ بوو کە بوو بەگەنج نا ئەوەختە دەوری دایک دەبینێ شتیان فێرکات و بۆ کچەکەش بۆ کوڕەکەش شتیان فێرکات زۆر ئەوە باشە. زۆر زۆر گرنگە باشە. بۆ